ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز منە ڕۆتۆفیقم لە ئەڵقەم شەوی پانۆراما پێتان گەشتینەوە بۆ قسە باسکردن لەسەر کێشەی کەم ئاوی هاوڵاتیانی هەولێری بە تەواوەتی نیگەران کردووە. ماوەیەکی زۆرە کێشەی کەماوی لە هەولێر سەری هەڵداوە، ینی بە دیاریکراوێت ئەم ساڵ نییە، زۆرێک لە ساڵانی ڕابردووش بە هەمان شێوە کێشە دروستە بوو لە ئاوی ماڵان و ئاوی خواردنەوەی ماڵان کە بۆیان دابی نەکرا. بەڵام ئەم ساڵ کێشەکە زۆر بەسەقی سەری هەڵداوە و هۆکارێکە بۆتە هۆیەوەی کە هاوڵاتیان نیگەران بن و دابینکردنی ئاو بە ئەستەمە لە ڕێگەی تەنکەرەکان کە بە پارەی کڕن. لە ئێستادا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو نرخی یەک تەنکەر زۆر زیادی کردبوو کە پێشتر ئەگەر بە 15,000 کڕایە، بەڵام لە ڕۆژەکانی ڕابردوو تەنانەت ئەم ڕۆژە کوباسەکەن نرخەکەی نزیکەی 80 بۆ 100,000 دینارە. هۆکاری ئەوە چییە کە تاوەکو سەر نەتوانراوە کێشەی ئاوی هەولێر چارەسەر بکرێت. ئەو پرۆژانی کە هەیە ئیفرازی 1، 2، 3 بۆچی تا ئێستا نەتوانراوە بە شێوەیەکی ئەندازەیی باش ئاو بۆ هاوڵاتیانی شاری هەولێر دابین بکات. حکوومەتی هەرێمی کوردستان پلانی چییە لەمڕۆوە و ئەتوانرێت چۆن ئەم کارە بە تەواوەتی بنبڕ بکرێت بۆ ئەوی کە ساڵانی داهاتوو دێتە پێشەوە هەر کێشەیەک ڕوبەڕووی بینەوە و کێشەی کەم ئاوی ڕوبەڕووی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە دیاریکراوی هەولێر نەبێتەوە. ئەم شەو گفتوگۆکەین لەو بارەوە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم. کاک لوقمانوەردی سەرۆکی لێژنەی شارەوانیەکانی پەرلەمانی کوردستان کە لە ڕێگەی سکایپۆ لە چۆمان لەگەڵمانە. کاک لوقمان سڵاوت لێبێ. هەروەها کاک دێرحسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر بەڕێزیشان لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر لەگەڵمانن. ئەگە سەرەتا بچمە لای کاک دێرحسێن بە ڕوخسەتی کاک لوقمانوەردی. کاک دلێر، جەنابتەنەوەکو ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر هەمومان نەزانین ینی کێشەی کەم ئاوی ڕاستە ئەم ساڵ بەهۆی کەمی بارانبارینەوە زۆرێک لە عێراق و لە هەرێمی کوردستانیشی گرتوتەوە، بەڵام ئەوەی کە لە هەولێر ڕووەدا شتێکی زۆر نائاساییەوە، شتێکی یعنی تەبیعی نییە. هۆکاری چییە کە ئەوەی کە کێشەی ئاوی ماڵان بەم شێوەیە بە شێوازێکی خراپ دابی نەکرێت و حکوومەت تاوەکو ئێستا ڕاستە هەندێک ڕێکاری گرتوتە بەر، بەڵام ڕێکارەکانی ئەوە نییە کە چارەسەرێکی کۆتایی و بنبڕ بێت. لەم بارەیەوە قسەتان چییە؟ فەرموون. بەڵێ سەرەتا سڵاو لە تۆ لە میوانە بەڕێزەکەت و لە بینەرانی کورسات. دیارە کێشەی ئاو لە سنووری پارێزگای هەولێر کێشەیەکی هەنووکەیی نییە. ئەمە دەگەڕێتەوە بۆ خراپیدارەدانی کێشەی ئاو لە سنووری پارێزگای هەولێر بۆ ماوەی 30 ساڵی ڕابردوو کە حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە وەک پێویست ئیدارەی ئەم مەلەفە بدات و بەرنامە و پلانی درێژخایەنی نەبووە بۆ ئەم بابەتە. بۆ نمونە لەگەڵ فراوانبوونی هەولێر هەنگاوی نەناوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە. هەولێر لە 10 ساڵی ڕابردوو بە تایبەت بە شێوەیەکی زۆر فراوان گەشەی کردووە، فراوان بووە، نەتواندراوە لەگەڵ ئەم گەشەیە ئاو بگەندرێتە هەموو شوێنێک و بۆ نمونە بەدەیان و بە سەدان ستی دروستکراوە، شار دروستکراوە، کۆمەلگاکان دروستکراوە، شوقەی نیشتەجێبوون دروستکراوە. ئەمانە هەمووی پێویستی بە خزمەت گوزاریان وەکو پێویست لە سنووری پارێزگای هەولێر نەتواندراوە ئاو بگەندرێتە هەموو شوێنەکان، یاخود ئەگەر ئاو گەندرا بێش بە شێوەی نازانستی بەهۆی لێدانی زۆر بیرەوە وای کردووە کاریگەریەکی خراپ لەسەر ئاوی ژێرزەوی دروست بێت و هەروەها ئەو ئاوەی کە هەمانە خۆتان زان سنووری پارێزگای هەولێر لە ڕووی ئاوەوە یەکێکە لە شارە هەرە دەوڵەمەندەکان بە ئاوی سەرزەوی، بۆ نمونە لە ڕووی جوگرافیشەوە کەوتۆتە نێوان هەردوو زەی گەورە و بچووک، واتە لە ئاوی سەرزەوی ئەمە دەمانتوانی لە ماوەکانی ڕابردوو هەر لە تەواوکردنی سەدی بێخمەیان بەدەیان بۆند و پۆندی بچوک دروست بکرابایە، بەنداوی بچوک دروست کرابایە بۆ ئەوەی بتواندرابایە ئەو ئاوەی کە لە زستانان هەیە لە هاوین سوودی لێوەرجێ. بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو هیچ بەرنامە و پلانێکی نەبووە بۆ ئەوەی ئاو خەزم کاتیان ئاو کۆب کاتەوە، چونکە لە ئێستا لە سەدەی ئێستاوە لە ئایندەش جەنجی ئاو و جەنجی دەرونی بەرامبەر بە عێراق دەکرێت لە ڕووی ئاوە، ینی چێ عێراق نەیتوانیوە ئەو سەرمایەیە کە هەیەی ئێستا سوودی لێوەربگرێت بۆ نەوەکانی داهاتوو. بەداخەوە ینی ئەمانە هەمووی هۆکار و گرفت بووینەوە کەمتەرخەمی ئەساسیش لەمەیانە حکوومەتی هەرێمی کوردستان و بزات ئیدارەی سنووری پارێزگای هەولێر بۆکەنەیان توانیوە لە ڕابردوو مامەڵەیەشی تەندروست لەگەر ئەم دۆسیە بکەن کە پەیوەندی بە ژیانی تاک بە تاچی کۆمەلگاوە هەیە، ئەگەر ینی بۆ دوورتر بڕوانین بۆ ئایندە ڕەنگە بۆ 40 ساڵی تر ئەو ئاوەی سەرزەویش کە هەمانە لە وەرزی هاوین وشک بێت بە تایبەتی زێ گەورە و زێ بچووکیش
ئێمە لە ئێستا واگە نتوانین بەرنمەیەکی تۆکمەمان هەبێ ئەم گرفتە تەنها ئەم ساڵ نابێت لە ساڵەکانی ئایندەش بەردەوام دەبێت و بگرە لە هاویندا زۆر کێشەکە گەورەتر و قەبەتر دەبێت و ئەوەندە ئاوی سەرزەویشێ ناتوانین استفادە لێ بکەن کە ئاوی سەرزەویشت نەما بە مروری زەمان ئاوی ژێرزەویشت وشک دەبێت و چونکە بوونی ئاوی سەرزەوی کاریگەریەکی گرنگی دەبێت لەسەر ئاوی ژێرزەوی بەڵام بە دڵنیایەوە تا ئێستا ئەم هەنگاوە جندیانە نەندراوە کە لە کاتێکدا کە حکوومەت یاریمی کوردستان لە ساڵانی پێش 2013 مەسەلەن پارەیەکی زۆر هاتۆ تارێمی کوردستان بودجەیەکی زۆر بۆ باشە کاک دلێحسێنیانی من ئەمەوە لە جەنابت پرسم جەناب بۆ کۆندامیشی ئەنجومەنی پارێزگای هەولێر ینی کێشەکە ڕاستە کێشە دروست بووە بەڵام کێشەکە ئەوەیە هۆکاری قەیرانی داراییە یاخود بێپلانی حکوومەت یاریمی کوردستان وەکو جەناب داماژەی پێدەی یاخود کەم تەرخەمی و باش بەکارنهێنانی ئەو سەرچاوانی ئاو کە ئێستا جەناب داماژەی پێدەی کە سەرچاوی دووزەی باشمان هەیە لەوێ هەروەها ئەو ئاوە ژێرزەوی کە لەوێ احتیمادی خراوەتە سەر یعنی بۆ ئەمانە بە شێوشی ئەندازەی بەکارنێنێ ڕێگریەکان چین بەڕاستی کێ هۆکارە بەداخەوە وەکو سەرەتا ژاماژەم پێدا کێشەی ئەساسی گرفت لە عقلیەتی ئیدارەدان هەبووە ینی ئەو عقلیەتی ئیدارەی داوە نەیتوانی وەک بە شێوەیەکی زانستی مامەڵە لەگەر ئەم سەرمایە بکات چونکە ئێستا ئاو هیچی کەمتر نییە لە سامانەکانزایەکانی تری و بگرە زیاتریشە چکە پەیوەندی ڕاستە و خۆی بە ژیانی هاوڵاتی وا هەیە بۆ من ئێستا دوو دەوڵەتی دراوسێمان هەیە کە عێراق کە وادی ڕافیدەینی پێدەرن دۆڵی دووزەی پێدەرێن لەگەر سووریان یعنی بەشی ئەساسی زیان سەرچاوی سەرەکی ئاوی لە دیژلە و فراتەوەیە نەیتوانیەوە مامەڵی تەندروست لەگەر هەم دوور ڕووباری دیژلە و فرات بکات بۆ نمونە بەر لە ساڵی 90 پرۆژەی بەنداوی بێخمە هەبوو کە بە یەکێک لە پرۆژە هەرە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا دەدرات بەڵام بەداخەوە لەگەڵ ڕاپەڕینی ساڵی 91 ئیدارەی کوردی لە جیاتیەوەی پەرە بەم پرۆژەیە بدات بەڵکو و ڕێگر بوون لە جێبەجێکردنیان پرۆژەیە ئەگەر ئەم پرۆژەیە لە کاتی خۆی جێبەجێ بکرابە نەک بۆ هەرێمی کوردستان و بگرە بۆ عێراق و بۆ دەوروبەریشی سوودیشی یەکجار زۆری دەبوو بەڵام بەداخەوە نهێڵ دەرایان پرۆژێ بکرێتەوە نەماوە بە دڵنیاییەوە ئەمە ئەوەمان بۆ دەردەخا عقلیەتێکی ناتەندروست ئیدارەی هەرێمی کوردستانی داوە ینی هەڵەکان وای لێکردوون ئێمە 30 بۆ 40 ساڵ بگەڕینە دواوە بەداخەوە ینی ئێستاش درەنگاکە یعنی زوونیە بمانەوێت دەبێت لە ئێستاوە دەستی پێ بکەینەوە ناکرێ وا دەستەوەژنەوە بوەستین بۆ نەوەکانی ئایندەمان ئەو وڵاتە ببێتە بیابانێک هاوشێوەی سعودیا وڵاتانی تر کە ژیانی تێدا نەمێنێت چکە گەر تەمشای تەقریرەکانی نێودەوڵەتی بکەی زۆر بەوردی باسی ئەویان کردووە کە کارەساتێکی گەورەی مرۆیی بەڕێوەیە بە تایبەتی بۆ عێراق و بۆ بەشێکی هەرێمی کوردستانیش لە ساڵانی ئایندەکەویش قەیرانی و کارەساتی وشکبوونی ئاوە و نەمانی ئاوا بۆیە ئێستاش دەبێت بە عقلیەتێکی نوێ و بە عقلیەتێکی بەوە بە زانستیانە مامەڵە لەگەر ئەم دۆسیە بکەین و بیر لەوە بکەینەوە چۆن گڵی ئاو بدەینەوە جام لە ڕێگای دروستکردنی بەنداوی بچووکە نابێ بە هەمان عقلیەتی ڕابردوو بیر بکەینەوە. دەستخۆش کاک دێر سوپاس دەکەم دێمە خزمەت جەنابەت کاک لوقمان سڵاوت دەبێ یانی وەکو کاک لێر ئاماژەی پێدا ئەوەی کە لە هەولێر ڕووەدا تازە نییە لەگەڵەوەی کە ئەم هەموو سەرچاوە باشەی ئاوی سەرزەوی و ژێرزەوی هەیە بەڵام ئەمە هۆکارەکەی هەم کەم تەرخەمی هەم بێ پلانی حکوومەت هەرێمی کوردستان و وەزارەتی شارەوانی و پلاندانانە بەڕاستی ئێوەکو پەرلەمانی کوردستان و جەناب دۆکو سەرۆکی لێژنی شارەوانەکان لە پەرلەمانی کوردستان ئەم کێشەیە چۆنە بینن ئەگەر هۆکارەکە حکوومەتە بۆ ئێوەکو پەرلەمان چاودێر نابن و فشار بکەن بۆی بەڕاستی چارەسەرێکی بنەبڕ بۆ ئەمە بدۆزرێتەوە خەڵکی ئاوا بۆ شێوەیە ینی نەکەونە تەهلوکەوە لە هەولێر بەڕاست سڵاو لێەوە سڵاو لە بینێرانی عزیزی کورسات نیوز و سڵاو ڕێز بۆ برای عزیزم کاک لێر بێگومان قەیرانی بێئاوی ڕووی لە هەولێری پایتەخت کردووە و هەولێری پایتەخت با بڵێن وەکو سەرچاوەیەکی نزیکی ئاوی سەرزەوی سەرچاوەیەکی نزیکی ئاوی سەرزەوی نیەوە ئەو مەشروعی کە بۆ دابینکردنی ئاو بۆ هەولێر با بڵێن دروست کراوە کاتی خۆی پرۆژەی ئیفراز 1 و 2 و 3 کە ڕاستەخۆ لە زەی گەورەوە ئاوی بۆ دێ وام ئەوە ڕاستەخۆ لە زەی گەورە دێ لە چوارچەوەی ئەو بیرانەی کە لێدراون لە ئیفراز 1 و 2 و 3 ئاوەکە با بڵێن پاک ئەکرێتەوە دواتر ئەدرێتە هاوڵاتیانی هەرێمی کوردستان هاوڵاتیانی پایتەختی هەرێمی کوردستان طبعا ئەم سێ مەشروعە نزیکەی 155 بۆ 160 ئاو بۆ دانیشتوانی هەولێری پایتەخت دابینەکە ماباقی تر نزیکەی
40 بۆ 45 لە ڕێگای 1990 بیری ئرتیوازی لە ناو هەولێرەوە لێدراوە لە گەڕەکەکان ئاو دابینەکە ئەم ساڵ بە حکمیەوەی کە ساڵێکی وشکە ساڵی و کەم بارانیە و گرفتی وشکە ساڵی هەبووە طبعا هاوزەمان لەگەڵەوەی کە گرفتی کەماوی وشکە ساڵی هەبوو بەهۆی ئەو بوونی لافاو باران لە وڵاتی تورکیا زەی گەورە دووچاری لێڵبوون و لیتەیەکی زۆر بوو کە ئەمە ڕاستەوخۆ گوازرایەوە بۆ سەر بیرەکانی ئیفرازی 1 و 2 و 3 کە بەپێی بە دوواداچوونی ئێمە وەکو لیژنەی شارەوانی لە پەرلەمانی کوردستان کە بە دوواداچوونێکی وردمان بۆ ئەم پرسە کردووە و لەگەڵ پەیوەندیدارەکان لە پارێزگاری هەولێر و بەڕێوەبەرایەتی گشتی ئاوڕۆی هەرێم لە پەیوەندی و لەسەر هێڵ بووینە بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە ڕێژەی لێڵی 32,000 بووە لە بیرەکانی ئرتیوازی با بڵێ ئیفرازی 1 و 2 و 3 لە حاڵەتێکدا کە تاقەی تەسویە لە بیرەکانی ئرتیوازی 1 و 2 و 3 1500 بۆ 2000 با بڵێن ڕێژەی لێڵیە کە پێ ئەگوترێت TNU لە حاڵەتێکدا بەپێی ڕێژەی ستانداردی جیهانی کە ڕێکخراوی WHO دیاری کردووە نابێ ڕێژەی لێڵی لە 500 کەم زیاتر بێ ئەو کات ئاوی پاچ خواردنەوە ئەدرێ بۆیە بە ناچاری ئەم سێ پرۆژەیە وەستێنراون و تاکو ئێستاش ئەم پرۆژانە هەوڵێکی جددی هەیە بۆ ئەوی بخرێنە کار ئەم شەو بەشێک لە تۆڕەکانی ئەو خرانەوە کار ڕەنگە لە ماوەی 8 ساعتی داهاتوودا ئەو بۆ بەشێک لە گەڕەکەەکانی هەولێر بێ بەڵام ئەمەش بێگومان چارەسەر ناکە بەداخەوە وەکو خۆشتان ئاماژەتان پێدا بەشێک لە با بڵێن ئەوانەی کە فرسەتە بینن لە هەلومەرجێکدا کە قەیرانی کڕوو لە وڵاتەکە ڕێژەی ئاویان بەشێک لە تانکەرەکانی ئاو بەشێک لە بازرگانان و چاوچنۆکان ڕێژە نرخی ئاویان بەڕادێک بەرز کردووە کە لە هەندێک گەڕەکان نرخی تانکەرە گەیشتە 100,000 دینار کە لە هەلومەرجی ئێستادا هاوڵاتی ناتوانێت ئەم ئاوە دابین بکە و بۆ ئەمە بەسەش ئێمە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان لەسەر خەت بووینەوە بێگومان هەندێک خەڵک لەسەر ئەم پرسە دەژێرکرا و ئیزرات کراوە بۆیە ئەمە لە ڕاستیدا پرسێکی گرنگە و خەتەرێکی گەورە لەسەر ئاوی ژێرزەویش دروست بووە بە حکمی ئەوەی کەوە ڕێژەیەکی یەجگار زۆر بیر لە سنتەری پارێزگای هەولێر و تەنانەت لە هەموو کوردستانیش دراوە تەنانەت لە سنتەری پارێزگای هەولێر 1190 بیری ئرتیوازی لێدراوە لە نزیکە 9,000 بیری ئرتیوازی لێدراوە ئەمە زیانێکی یەجگار زۆر بە ئاوی ژێرزەوی ئەگەیەنی ئەمە لە هەلومەرجێکدا کە ئێمە خاوەنی ئاوێکی پاک و لوقمانی یەک پرسیاربا لە جەناب بکەم ینی هۆکارەکە ئەوەیە سەرچاوەکانی ئەو لەوێ کەم و بەش ناکە یاخود کە هەیە زۆرە بەڵام بە بێپلانی و بەبێ ئەندازەی دابەشەکرێت بێگومان هۆکارە ئەساسەکە ئەوەیە کە بێپلانی لە با بڵێن بێپلانی و کەم تەرخەمی لە ساڵانی ڕابردوودا هەبووە سەبارەت بە دابینکردنی ئاوی پاچی خواردنەوە بۆ هەولێری پایتەخت ئەو پرۆژەی کە کراوە ئیفرازی 1 و 2 و 3 بێگومان بۆ جادەی 100 مەتری کراوە ئێستا 120 و 150 شیاتۆتە سەر و هەولێر بەردەوام لە فراوان بووندایە و لەما ئەوەی 6-7 ساڵی ڕابردوو هیچ پرۆژەیەکی ئاو هیچ چاکسازیەک لە بواری پرۆژەکانی ئاوی پاچ خواردنەوە لە هەولێر نەکراوە ئەمە وای کردووە تەزەخومێکی زۆری لەسەر بێ و وای کردووە کە بەردەوام ئێمە قەیرانبی لە حاڵاتش دەکە ڕووبەڕووی ساڵبوونەوە بێگومان ئیرانکە گەوتر بۆ چارەسەرکردنی ئەمە تاکە چارەسەر ئەمەیە پرۆژەی جێبەجێکردنی پرۆژەی ئیفراز 4 ئاوی ئیفراز 4 کە دراوەتە کۆمپانیایکی بەریتانی بەڵام دوای سەر هەڵدانی ڤایرۆسی کۆڕۆنا کۆمپانیا بەریتانیەکەش کشاوەتەوە و ئیش ناکەوە تا کارکردن لە پرۆژەی ئاوی ئیفراز 4 وەستاوە ئەبێ حکوومەت دەست بەجێ کار بکات بۆ تەواوکردنی پرۆژەی ئاوی ئیفراز 4 تا ئەم پرۆژەیە تەواو نەکرێت قەیرانی ئاو بە شێوازێکی بنەڕەتی لە هەولێر چارەسەر ناکرێت هاوزەمان لەگەڵ ئەوە بەداخەوە تا ئێستا حکوومەت هیچ هەنگاوێکی ناویشتووە بۆ ئەوەی کە بتوانرێت کۆمەڵێک بەنداوی بچووک لە دەوروبەری هەولێر تەنانەت لە شار و شارۆچکەکانی تریش لە سنووری پارێزگاکانی تریش بەڵام بە دیاریکراوی لە سنووری پارێزگای هەولێر پێویست بوو کە کۆمەڵێک بەنداوی بچووک دروست بکات بۆ ئەوەی هەم ئاو گل بداتەوە هەم ئەم ئەو گلدانەوە ئیسفادەی لێ بکات بۆ ئاوی پاچی خواردنەوە بەڵام ئەوتا نەکراوە بەڕاستیانی ئەمانە هیچ نەکراوە ئەمانە یەکێکە لەو کەم و کوڕیانی کە ئەمەمان پێڵێ کە با بڵێن پلانێکی ورد پلانێکی دروست سەبارەت بە دابینکردنی ئاوی پاچی خواردنەوە نەبووە بۆ هاوڵاتیان کە ئەمە سەرەتایی ترین مافی هاوڵاتیانەکە بێ حکوومەت ئەمە بکات بۆیە ئێمە لە ئەنجامی بەدواداچوونمان ئەم ڕاستیمان بۆ دەرکەوتووە کە هەنگاوی هەڵێنراوە و هەوڵ دراوە بۆ چارەسەرکردنی
ئەو قەیرانی کە ئێستا هەیە و زیاتر لە 30 بیر لە ڕۆژانی ڕابردوودا نۆژەن کراونەتەوە و لێدراون، بەڵام بەداخەوە پێشووتر بیر قوڵایی بیر لە 130 متر ئەگەیشتی ئاو بەپێی بە دوواداچوونەکانی ئێمە ئاخیر بیر کە لێدراوە لە سنووری قشتەپا 575 متر قوڵ کراوە ئەو جارگەیشتۆتە ئاو، کەواتە ئێستا ئاوی ژێرزەویش لە بەردەم خەتەرێکی یەجگار مەترسیەکی یەجگار گەورە داینا. بۆیە ئەمە با بڵێن لەمە زیاتر پاستا و هەڵناگرێ بۆی ئێمە با بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان کەم تەرخەمی بکە لە بواری ئاوی پاچ خواردنەوە، ئەبێ هەنگاوی جددی باوێ. وەکو برای بەڕێزم کاگلێریش ئاماژەی پێدا بەداخەوە پرۆژه ئاوی بێخما یەکێک بوو لەو پرۆژە ئاوانەی کە کاریگەریەکی یەجگار زۆری ئەبوو بۆ دابینی ئاوی پاچ خواردنەوە، جگەلەوەی کە ئەبۆ سەرچاوەیەک بۆ سامانی ماسی، جگەلەوەی ئەبوو مای دابینکردنی کارەبا، جگەلەوەی بۆ بواری گەشت و گەشتیاری کاریگەری ئەبوو، بێگومان پارێزگاری هەولێر و دوهۆچیش ینی کێشەی ئاویان نەبووە. باشە کاک لوقمان، ئێوەکو پەرلەمان و جەناب دۆکو سەرۆکی لێژنی شارەوانیەکان، یعنی بەڕاستی ئێوە پرۆژە یاسا ئەتوانن دەربکەن لەمڕۆ و ئەتوانن حکوومەت مولزەم بکەن بە جێبەجێکردنی هەندێ پرۆژەی گرنگ لە بواری ئاو لە بواری بەنداوەکان، یاخود نەخێر ناتواننەوە بکەنەوە؟ مەسەلەی بەنداو من وەک ئاماژەم پێدا بەنداوێک وەکو بێخما کە بەنداوێکی استراتیجی گەورەی ئەمە لە چوارچەوەی دەسەڵاتی ئیتحادیە، بەداخەوە فرسەتێکی زۆر گەورە هەبوو بۆ لە بەردەم هەرێمی کوردستان کە لە ساڵی 2005 بوو حکوومەتی فیدراڵی ئامادەی تەواوی دەربڕی بۆ ئەوەی سەدی بێخمە تەواوکە، بەڵام بەداخەوە بەربەستی لە هەرێمی کوردستان بۆ دروستکرا و لەژێر کۆمەڵێک پاساو کە چەند گوندێک بەر ئەم پرۆژەکەون پرۆژەکە پەک خرا کە من پێم وایە مەسلحەتە گشتیەکە بۆ هەرێمی کوردستان بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان زۆر لەوە گەورەتر بۆ کە چەند گوندێک ژێر ئاو بکەون. بەداخەوە ئەم پرۆژەیە پەچی خرا، ئەوەی کە ئەمێنێتەوە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان چەند ساڵێکە باس لەوە ئەکرێت چەند پرۆژەیەکی بچووکی بەنداوی بچووک دروست دەکرێت، بەڵام تاکو ئێستا هەر قسە بۆ هەنگاوی جددی بۆ نەهاوێشتراوە. بۆیە لە ئێستادا گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی بیر لە دروستکردنی چەند بەنداوێکی بچووک بکاتەوە لە دەوروبەری هەولێر و لە تەواوی شار و شارۆچکەکانی تریش، کە ئەمە کاریگەری یەجگار گەورەی ئەبێت، چونکە خۆتان نەزانن لە هەلومەرجی ئێستادا ئاو یعنی بۆتە یەکێک لە سەرچاوە گرنگەکان و ئاو بۆتە چەکێکی خەتەر کە بەرامبەر هەرێمی کوردستان بەکاردێەوە. ئەمە بەشێک لە سەرچاوەکان ئاوی سازگار لە هەرێمی کوردستان هەڵە قوڵێ، بەڵام بەداخەوە لە ڕێگای زێی گەورە زێی بچووک ئەڕوا بۆ خواروی عێراق و خۆشمان نەماتوانین بەڵێ وەکو پێویستە سوودی لێوەربگرین. بۆیە یا ئەبێ ڕاستەوخۆ خۆی تەنفیزی ئەم پرۆژانە بکە، یاخود بە هاوبەشی لە ڕێگای کەرتی تایبەت کەەوەی پێڵێن PPP هەوڵ بدا بە هاوکاری لەگەڵ کەرتی تایبەت با بڵێن بتوانین سەدێکی بچووک چەند پرۆژەیەکی بچووک دروست بکات، چونکە ئەمە کاریگەری یەجگار زۆری ئەبێ هەر لەسەر دابینکردنی ئاو نا بۆ کشت و کاڵ، بۆ سامانی ماسی، بۆ گەشت و گوزار، تەنانەت بۆ گۆڕینی کەش و هەوای هەرێمی کوردستانیش کاریگەریە بی. ئێمە بۆ ئەم مەبەستا هەر ئەمڕۆ یاداشتێکمان داوە تا سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لە ڕێگای سەرۆکاتی پەرلەمان کە بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوی هەولێر بەڕاوێژ لەگەڵ پارێزگاری هەولێر و بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەڕۆی هەرێم دوو هەنگاو جددی ئەبێ حکوومەت بەهاوێژە. هەنگاوی یەکەمی ئەوەیە هەوڵ بدرێ بە هەر نرخێک بێ پرۆژەی ئیفرازی ئاوی ئیفراز چوار تەواو بکە، هەروها کاریش بکرێت لەسەرەوەی کە چەند بەنداوێکی دروست بکرێت، بە تایبەت بەنداوی دەربەندی گۆمەسپان هەندێک کاریشی تێداکراوە، بەڵام بەداخەوە وەستێنراوە. من پێم وایە پارەیەکی یەجگار زۆریشی ناوی حکوومەت دەتوانێت ئەمە تەواو بکە. ئەمە ئەبێتە گرنگەوە هەنگاوانە دەبێت هەنگاوی پەلەش بێەوە بەڕاستی کاک لوقمانیانی، چکە ئێوەش بێ فشار بکەن. بەڵێ دەستە خۆش بدێمەوە خزمەت جەناب کاک لوقمان. کاک دێر، یعنی بۆ نمونە نازانم تا چەند ئەوترێ ئەمە ڕاستە، ینی ئاوی فرازیەک دووسێ دەوترێت بۆ نمونە ئەمریکا جێبەجێ کردو، ئەمریکا پاڵپشتی بووی پرۆژەکە، ئەو تا کاک لوقمانی ژامەژە بۆ ئەکە ئیفراز چوار پێویستە جێبەجێ بکرێ، ئەمیش ینی بەریتانیا هاتوۆتە سەرخەت بۆی هاوکار بێ بۆ دروستکردنی. باشە کەواتە حکوومەت هەرێمی کوردستان ئەوە تا پلانی نییە، پرۆژە دروست ناکە لەو بوارەیە، ینی هاوکاری هاوڵاتیان ناکە و بەنداوەکان ڕێک ناخەوە سەرچاوەکانی ئاو بە تەواوەتی بە شێوەیەکی ئەندازەی ڕێک ناخاتەوە بۆی هاوڵاتیان بێ ئاو نەبن. ئەی کەواتە ئەرکی حکوومەت هەرێمی کوردستان چییە لەمەیە بەڕاستی؟ دەبێت ئەمەش ڕادەستی کەرتی تایبەت کرێ وەکو کاک لوقمان ئەڵێ یاخود نا؟ بەداخەوە ینی لە ماوەی ڕابردوو بە تەندروستانە و دەوڵەتداریانە مامەڵە لەگەر خزمەت گوزاریەکان نەکراوە، لەگەڵ پرۆژە خزمەت گوزاریەکان، چکە ئێمە باسمان کرد ئەگەر ئێستا بیانووی قەیرانی داراییمان هەبێ ئێمە سەردەمانێک سەردەمی زێڕینیان پێدەوترا لە هەرێمی کوردستان، پارەیەکی یەکجار زۆر لە بەغدا داهاتە هەرێمی کوردستان، بەڵام نەتواندرا ئەو سوود لەو پارەیە وەربگیرێت. پرۆژەوی
پرۆژەی ینی جۆرە پرۆژەیەک پێ دروست بکرێت کە ژێرخانی هەبێت بۆ نمونە بەداخەوە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە هەولێر ئەو ژێرخانە نەبووە زیاتر احتیمام بە ئێستیسمار و بینایەت و بەم شتانە دراوە من جادەم بۆ چیە کە ئاوم نەبێ ئێمە ینی بەڕسمی وەکو ئەنجومەنی پارێزگاش داوامان کردووە ینی پرۆژە خزمەت گوزاریەکان ڕێزبەندیان پێ بدرێت بۆ نمونە ئەفزەلیەت بدرێتە ئەوانەی کە پەیوەندی ڕاستە خۆیان بە ژیانی هاوڵاتی وهەیە لە ئێستادا کە دەرەن قەیرانە ئێستا جادە مهم نییە ئەو مهم ئێستا هاوڵاتیەک لێ پرسی جادە دەویان ئەو هەڵدەبژێری بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان گرنگجی بەو مەجالە بدات ئەوەندە پارەیە کە لە بندەستێتی ئەمەش ڕاستە و خۆ بە ئەنجومەنی وەزیران دەکرێت بەڕاستی چکەمە لە ئەنجومەنی پارێزگا لێت ناشانمەوە لە 2015 تا ئێستا هیچ ساڵێک نییە ئێمە ڕوبەڕووی کەم ئاوی نەبوو بینەوە لە هەولێر بەڵام نسبەکە ڕێژەکە جیاواز بووە بۆ نمونە لە 2015 ئەگەر سەتا دەی هەولێر بێ ئاو ببی لە 2000 ئێستا بوویتە 130 بۆ 145 بۆ 150 یعنی نسبەکە زیاوات بووە لە ساڵێکەوە بۆ ساڵێک ئێمە هەموو ساڵێک داوامان کردووە کێشەی ئاو چارەسەر بکرێت وە کۆبوونەوەمان لەسەر ئەو مەسالە کردووە یاداشتمانداوە بەرە بانگشتی بەڕێوەبەری گشتی دابشکردنی ئاومان کردووە بە پێ و دەسەڵاتانەی خۆمان بەڵام بەداخەوە لەبەرەوەی ژێرخانێکی پتە و نەبووە بۆ چارەسەرکردنی ئەم پرۆژانە ینی چارەسەری کاتی بووینە ئیدارەدانی کاتی بووە دەکرێت وەکو برای بەڕێزیشم ئاماژێ پێدام ئیفراز سوار جێبەجێ بکرێت جا بەریتانی دەیکات یانەوە دەکات دەبێ هەموو فشارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاراستەیە بێت کە ئەم ئیفرازەش پێ دوای کاک لێرەگەرە و ئیفراز سوارە جێبەجێ بکرێت ئەتوانی بڵین ئەم کێشەی کێستا هەیە لە هەولێر چارەسەرە بێت تا ڕادەیەک تا ڕادەیەک بەڵێ بەڵام بەرێ 100% نەخێت چکە تو ڕۆژ بە ڕۆژ هەولێر لە فراوان بوونە ینی بۆ نمونەوە فرازیەک و دووسێ کە کرایە سنووری داخلی هەولێر کۆتای 100 متری بووە ئێستا 120 کیلۆ زیاد بووە لە پاڵ 120 خەریکە 150 تەواو دەبی وردە وردە شاری نوێت بۆ دروست کراوە ینی پرۆژەی نیشتە جێبوونی شوقەی زۆرت بۆ کراوە جگەلەوە یعنی سنووری شارەوانی هەولێر یەکجار فراوان بووە خۆ ئەو کاتی دیسان کێشە دروست دەبێ بەڵام بۆ ئێستاە بەڵێ بەشێکی زۆر لە کێشەکان چارەسەر دەکات بەڵام ئەقلیانەتر ئەوێ ئێمە دوورتر بڕوانین یعنی بۆ ساڵێک و 2 ساڵ و 3 ساڵی تر نەڕوانین یعنی بەپێی هەموو ئاماژەکان بەپێی هەموو ئاماژەی ئاینی و توێژینەوەی زانستی نوێ و هەموو توێژینەوەکان جەنجی داهات و جەنجی ئاوە چۆن ئێمە بتوانین وەکو لایانی کەم وەکو هەرێمی کوردستان خۆمان بپارێزین لەو جەنگە ینی هەرێمی کوردستان جوگرافیاکەی وایە سروشتەکەی وایە ژینگەکەی وایە جیاوازە لەگەر باشوور و ناوەڕاستی عراق هەم لە ڕووی بارانبارینەوە نسبەی بارانبارینی ساڵانە هەم لە ڕووی بوونی بەشێک لە سەرچاوی ئاوی ناوخۆی ئێمە با بتوانین ئەم ئاوانە گڵ بدەینەوە ینی ئەگەر ڕێگریشین لە پرۆژەیەکی گەورە لەبەر بەرژەوەندی چەند گوندێک بابێن پرۆژێ بچووک لایانی کەم ئێستا جێبەجێ بکەین چکە نیەتی حکوومەتی عراقیش وا بوو لە ساڵی 2005 هەموو ئەو مەکاین و ئەو وەسایلانێک کە لە 91 بەتاڵان بردرا و فرۆشرا ئەوان هاتن دووبارە ویستیان پرۆژەی بەنداوی بێخمە بخەنەوە گەڕ و کاری تێدا بکەن وە هەموو وەسایلێکیان هینای من بەخۆم 2015 سەردانی و ناوچانم کرد بە دوواداچۆنم کردوە و لیژنەی پەیوەندیدار یعنی کە هەتا بۆ ئەو ستافەی کە کاری تێدا دەکات کۆمەلگەی نیشتە جێبوونی تو بۆ دروستکردبوون هەموو وەسایلێکی ژیانی بۆ دابینکردون ئەو ستافە ئامادە بوون بێن کاری تێدا بکەنەوە بەڵام بەداخەوە ڕێگریەکان زۆر بوون و نەهێڵدرا و پرۆژەیە جێبەجێ بکرێت باشە کاگێ دلێر بۆ نمونە ئێستا زۆربەی ئەو پرۆژانی کە پرۆژەی نیشتە جێبوونن دروست دەکرێەوە پرۆژەی بۆ نمونە شەقامەکان کە زۆربەی جێبەجێ دەکرێت لەوە دەدرێت بە کەرتی تایبەت یاخود کۆمپانیەکان بۆ نمونە ناتوانرێت هەست سوود لەم کۆمپانیایانە یاخود کەرتی تایبەت ببینرێت کە ئەم پرۆژانیان پێ بسپێرێت لەسەر ئەرکی خۆیان جێبەجێ بکەن دواتر حکوومەت لە بەرامبەر شتێکە پاداشتیان بداتەوە شتی وا دەبێت یانی ئەمە لە ڕووی قانونیەوە کراوە لە هەولێر باسی ئیستیسمارت کرد مەسەلەن پرۆژە دراوەتە خاوەن پرۆژەکەی لە 3 سال لاوە قازانج دەکات زەویەکی باوەنتە دەستکەوتووە مەرحەلە یەکەم کە بینایەکە دەفرۆشی بە پارەیەکی خەیاڵی مەرحەلەی دووەم دێ جۆرە پارەیەک وەردەگری بە ناوی خەدەمات و هەرچیشی یعنی بەڕاستی پێت برێمارکە قورسەکە بۆ حکومەت بووە بۆ نمونە هاتووە زەربەی لە حکومەتەوە ئەوستیانە هەمووی بیریان لێدایە بە نازانستی ئەو بیرانەش هەموو کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی دروست کردووە پێشتر لە هەولێر لە 100 مەتر لە زۆربەی شوێنەکان
بیرت لێ دابای دەگەیشتا و ئێستا لە 400 متر و 500 متر دەڕوات تا نزیک بۆتەوە لە 600 متری. ئێوە هەمووی هۆکاریەوەیە کە ڕێژەیەکی یەکجار زۆر بیر بە شێوەی زانستی لێ درراوە نەک هەر بۆستیەکان بۆ ڤێلاکانە تو بڕۆ لە هەولێر بڕۆ دەرێ بەشێکی لای پارێزگای هەولێر هەمووی بوویتە ڤێلا ئەو ڤێلانە هەمووی لە چەند مترێکی نزیک یەکتر بیری لێ دراوە. یعنی خەڵکی ئەوام لێ مستەفید نەبووە چەند کەسانێک لێ مستەفید بوونە پێویستە پێداچوونەوە بەوەش بکرێتەوە ئەو بیرانەی کە لێ دراون دەبێ هەمویان پێداچوونەوەیان پێدا بکرێت و ئەگەر داش نەخرێن یعنی دەبی سانسۆریان بخرێتە سەرێ ناکرێتەوە هەر کەسێک دۆنمێک یان دوو دۆنم زەوی هەبێت و بێت بیر لێ بدات و ئەوە کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی دەبێت شارەکەت بێ ئاو دەبێت تۆ ماڵێک ئاو دەدەی بەڵام یەک شار بێ ئاو دەکەی کەواتە دەبێت پێداچوونەوەی گشتی بەوانش بکرێت و وەک چۆن دو ساڵە پێداچوونەوە بە پێدانی مۆڵەتی بیرکراوە دەبێ ئیجرات لەگەر ئەو شوێنانش بکرێت کە بیری نایاسا یان لێداوە بەڕاستی ینی ناکرێت تۆ هەموو کۆمەلگاکەت بکێ قوربانی بەرژەوەندی چەند کەسانێک جا ئەوانە بە ناوی ئیسیسمارە یان بە ناوی هەر جۆرە ناوێشتری لێدنەی ئەمانە زیانیان بە کەرتی گشتی گەیاندووە دەبێ حکوومەت یاریمی کوردستان ڕێگا چارە بۆ ئەمە بدۆزێتەوە بەڕاستی من لەگەڕەوە نیمە تۆ هەر ئیشێکت پێ نەکرێ و بیدەی بە کەرتی تایبەت و سوودەکەی لە کەرتی تایبەت شەوە بۆ بەرژەوەندی چەند کەسێک بێت و ینی کەرتی تایبەتیش ناتوانێت وەکو پێویست ئەو خزمەتگوزاریانە بگەنێتە هاوڵاتیان و تەنها چەند کەسێک لەم جۆرە مامەڵانە سودمەند دەبنێمە نمونەشمانێ بۆ نمونە پێوەری ئاوی ماڵان درایە کەرتی تایبەت کێشەیەکی یەکجار زۆری بۆ هاوڵاتیان دروست کرد نەک پێوەری ئاوی ماڵان نەیتوانی کێشەکە چارەسەر بکە بەڵکو کێشەکەی قوڵتر کردەوە تا ساڵ ئاوی هاوڵاتیان زۆر کەمتر بووتەوە و پێوەرەکەش بە شێوەیەکی وا نەبووە پێوەرێک بکە بتوانانی خوێندنەوەیەکی ڕاست و دروست لێردابینکردنی ئاوی ماڵانی لە کوالەتی تایبەت لە ئێستا چکە دەنگۆیشی وا هەبوو وڵای حکوومەت یاریمی کوردستانە وا وردە مەسەلەن ئێستا والی هاتووە دەنگۆیەوەی هەیە کارتی تەپەروەردە و تەندروستیش بدرێتە کەرتی تایبەت کەواتە ئیش حکوومەت یاریمی کوردستان ڕۆڵی حکوومەت یاریمی کوردستان هیچ ڕۆڵێکی خەدەمی نامینێت یعنی بەو شێوازە بێت تەنها دەبێتە حکوومەتێکی چاودێر و کەرتی تایبەتیش لە بەرژەوەندی چەند کەسێک یەکلایی دەبێتەوە ئێمە ئێستا کارە باش لە قۆناغی کۆتاییدایە بە پێڕاگەندراوەکانی خۆیان لە مانجینۆ کارە باش دەدرێتە کەرتی تایبەت و ئیمڕۆ کامێرەی چاودێری ماڵانیش ئەلان کرا درایە کەرتی تایبەت و کەواتە حکوومەت یاریمی کوردستان لەم نێوەندە هیچ ڕۆڵێکی نامینێت و کە بتوە لە ڕووی ڕۆڵی خزمەتگوزاری و ئیدارەدانی وڵات یعنی بەم شێوازە بێ حکوومەت یاریمی کوردستان هیچ ڕۆڵێکی نابێت لە حکومڕانی دەست خۆش کاک دێر سوپاس کاک لوقمانیانی بۆ نمونە ئێستا ئەوەی کە باز دەکرێت بە دیاریکراوی لەسەر ڕۆڵی کەرتی تایبەت یاخود کۆمپانیەکان بۆ نمونە وەکو کاگلێر ئاماژەی پێدا یەک دنیا کۆمپانیای وەبەرهێنان و ئەوانەی کە خانوو و سیتیەکان دروستەکەن لە هەرێمی کوردستان دێن لەسەر بنەمایەکی زانستی یاخود ئەندازەی ئەم ئیشوکارە ناکەن و ئەرکیسا حکوومەتیش زیاترەکەن بەڕاستی بۆ نمونە ینی ئەمانە کە دێنم پرۆژێ دەکەن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان مولزەمیان ناکە کە بە شێوازێکی زانستیانە ئاو بۆ ئەم پرۆژانی خۆیان دابین کەن بۆی هەم فشاریش لەسەر حکوومەت کەم بێتەوە هەم لە ڕووی دارایەکەشەوە تێچۆکەی بچێتە سەر ئەوان ینی ئەمە حکوومەت بۆ نایکاوە ئێوە ڕۆڵی پەرلەمانتاران و ڕۆڵی پەرلەمان چۆن ئەبێت لەم بارەوە ئەتوانن ئێوە فشار بکەن لەسەر کۆمپانیا تایبەتەکان یاخودەوانی کە وەبەرهێنانەکەن لە بواری وەبەرهێنانی خان و بەرەدا ئێمە لە ڕاستیدا پێشووتریش ئەمەمان ڕاگەیاندووە بە لە ڕێگەی نووسراوی یاداشی ژارەستی حکوومەتمان کردووە ئەوەی کە پێی ئەڵێن دروستکردنی کۆمەڵگای نیشتە جێبوون یاخود ئەو ستی و شارانەی کە بەناوی زیاد لە شار و شارۆچکەکان و بە دیاریکراویشەوە لە هەولێری پایتەخت یەجگار زۆر دروست دەکرێت ئەمە ناچێتە چوارچێ بەداخۆ ناوی لێنراوە بەرهێنان بەڵامە ناسێتەوە بەرهێنان چکەمەوە بەرهێنان لەسەر جیفانی خەڵک لەسەر پارەی خەڵک لەسەر و لە بەرامبەر زەوی بە بەلاش وەرەگرێ و قازانجێکی یەجگار زۆرەکە پارەیەکی بە بەلاش دێتە دەست حکوومەت تاکو ئێستا لە چوارچێوەی با بڵین دەستەی وەبەرهێنان مۆڵەتی داوە زەوی بۆ دابینکردنەوە ڕێگەشی داون کە ئەمانە بیری ئیرتیوازی لێ بدەن لە ڕێگای بیرەوە ئاو دابین بکەن و بێگومان ئەم بیرانە شوای لاتووە خۆمان پێشتر ئاماژەمان پێکرد کە ئێستا وای لاتووە بیر لە قوڵایی نزیکەی سەروی 500 متر ئەگاتە ئەو لە
هەولێری پایتەختەمە خەتەر و مەترسیەکی هێزگار گەورەیە بۆ ئایندە بێگومان ئەمە بۆ بوومەلەرزەش خەتەرێکی هێزگار گەورە دروستەکە چکە بۆشایی دروستە بێن بۆشایە پڕ نابێتەوە ڕەنگە خەتەر لەسەر وڵاتەکەمان دروستەکە بۆیە بێ حکوومەت بە جددی بیر لەوە بکاتەوە مەسەلەی دروستکردنی ئەو هەموو کۆمەڵگایانی نیشتە جێبوون کە تاکو ئێستانە بۆ بەتە مایەی چارەسەرکردنی کێشەی نیشتە جێبوون بەڵکو حکوومەت ناتوانرێ ئەمە کۆمەڵێک باڵێن زەوی دروست دابش کردووە لە ساڵی 2000 بابڵێ لە ماوەی 16 ساڵی ڕابردوو لە سنووری هەشتی حەسارۆکان لە سنووری سێبەردان لە سنووری گرجۆتیار هەزاران پارچە زەوی نزیکەی زیاتر لە سەروی 100,000 پارچە زەوی دابش کراوە حکوومەت مۆڵەتی بیناشی ڕاگرتووە پاساوەکە ئەوەیە کە ئاوی پاچی خواردنەوەی پێدابین ناکرێت لە بەرامبەردا ڕۆژ بە ڕۆژ کۆمەلگای نیشتە جێبوون لە ڕێگەی کەرتی تایبەتەوە دروست دەکرێت بە شێوازێک کە نرخی ئەم خانوانە بە شێوازێکە لە سەروی 300,000 دلار کە ناگا کە هیچ هاوڵاتیەکی ئاسایی فەرمانبەرێک ناتوانرێت ئەم نرخەدابین بکات و لەم شوێنان نیشتە جێبێ کەواتە ئەبێ حکوومەت سیاسەتی خۆی لە بواری وەبەرهێنانە بگۆڕێ وا بێ بایەخێکی تەواو بدا بە دابینکردنی ئاوی پاچ خواردنەوە دابینکردنی ئاوی پاچ خواردنەوە وڵای کاک لوقمان ینی بەڕاستی ئەرکی ئێوە شۆک و پەرلەمانتاران و پەرلەمان ینی بەڕاستی یاسای دەسەی وەبەرهێنان ڕێک بخەنەوە یاسایەکی نوێ پیاچوونەوەی بۆ بکەنەوە حەنی حەق ئەمانە هەمووی بکرێتە مادە و بڕگە لەو یاسایی کە ئێستا هەیە بەجددی ئێمە زەختمان لەوە کردوێتەوە ئێستا بەڕێوەبەرایەتیەکی گشتی ئاوەڕۆی هەرێم هەیە ئەمە پێمان وایە بێ ئەم موئەسەسەیە دابینکردنی ئاو ئەوەندە بایەخ و گرنگی هەیە لە چوارچێوەی بەڕابەرایەتیەکی گشتی بچووک نەکرێتەوە لە چوارچێوەی وەزارەتێک بەڵکو دەستەیەکی سەربەخۆ بێت یان وەزارەتێک بێت بتوانێت حکوومەت بودجەی ساڵانەی بۆ دابین بکە بەداخۆی من نەپرژانی سەروی ئاماژە بۆ دەین کێشەکە ئەوەیە بەڕێوەبەرایەتی گشتی ئاوەڕۆی هەرێم ئەمڕۆ ئێمە کۆبوونەوەمان لەگەڵکردن لەسەر پرسی کێشەی کەم ئاوی لە سنتەری پارێزگای هەولێر کێشەکەی حکوومەت هیچ بودجەیەکی ساڵانەی لە ئاستی پێویست بۆ ئەم بەڕێوەبەرایەتی دابین ناکە بۆ سیانەکردنەوە بۆ چارەسەرکردنی کێشەی با بڵێن کەم ئاوی ئەوەی کە هەیە داهاتێکیان دەستەکەوەی لە ڕێگای کۆکردنەوەی پارەی ئاوی ماڵانکە لە ساڵی ڕابردوودا نزیکەی 16 ملیارد دینار بۆ ئەمە ئەتوانێت 115 تەسەڕف لەو پارەیە پێ بکەن کە مەبلەغێکی کەم نییە هەموو تەرکیزی حکوومەت لەسەر دابینکردنی موچە بووە ئەمە زۆر گرنگە بەڵام ئەبێ حکوومەت لە بواری ئاو دابینکردنی ئاوی پاچ خواردنەوە و دروستکردنی بەنداو ئەبێ هەنگاوی جددی بەهاوێ وەکو باسی شەکەین ئێمە هەڵکەوتی جوگرافی هەرێمی کوردستانە بینی لە زۆر شوێندا نرخ و تێچوونێکی زۆریشی ناوێ ناوچەی شاخاویە ڕەنگە بەربەستێکی کچکەی بووی هەر ئەگەر دوور نەچین ئەوەی کە ئاماژەمان پێکرد لە دەربەندی گۆمەسپان ئاوێکی هێزگار زۆر گلەداتەوە و مەبلەغێکیشی زۆریشی ناوە دراوەتە کۆمپانیا شوێستا لە قۆناغی جێبەجێکردن دای بەڵام حکوومەت پارەی تری بۆ دابین نەکردووە وەستێنراوە ئەبێ حکوومەت هەنگاوی خێرا باوێ لەم بوارەدا و ئەبێ بکاتە مەرز من پێم وایە ئەگەر کۆمپانیایەکی بواری وەبەرهێنان ویستی شارێک دروستکە ویستی کۆمەڵێک با بڵێن باڵەخانەی بەرز دروستکە ینی شەرنی ئەمە ئاوی دابینکردنی ئاو لە ڕێگای لێدانی بیرەوە بێت چکە ئەمە مەسلوفێکی زۆری تێناچێت وەکو کاک لێریش ئاماژەی پێدا کامە دواتر خزمەت گوزاریش بە پارێکی هێزگار زۆر بە هاوڵاتیان ئەفرۆشێتەوە ینیوەنی هەر خانوەکە دروستەکە کارەبا بە نرخێکی بەرز ئاو بە نرخێکی بەرز سکوریتی بە نرخێکی بەرز تەنانەت پاکردنەوە خۆی بە خاوەن و بە مڵکی با بڵێن سیتیەکە و گوندەکە بە مڵکی خۆیان زانێ خۆشی سەرپەرشتی فرۆشتنەوەی خزمەت گوزاریانەکە بە پارێکی هێزگار زۆر ئەمانە هەموو سەرنجی جددین ئەبێ ئێمە ئەکید ئێمە لە پەرلەمانی کوردستان لە لیژنەی شارەوانی بە هەماهەنگیمان لەگەڵ لیژنەکانی تر لە پەرلەمانی کوردستان هەنگاومان ناوە بەڵام ئەبێ فشارەکانمان سەرترکەینەوە و بە تایبەت وەک باسەکەم ئەگەر ئێستاخوانەکە ئەم ساڵ وشکە ساڵیە ئەگەر 2 ساڵی تر وشکە ساڵی درێژەی کێشە ئەگەر خوانەکە ساڵی داهاتوو ئەم وشکە ساڵیە درێژە بچێشێ هەرێمی کوردستان ڕوبەڕووی کارەساتێکی هێزگار گەورە ئەبێتەوە لە بواری کەم ئاویدا و حکوومەتیش لە ماوەی ئەم ساڵەدا تەسەوڕ ناکەم بتوانێت فریای خۆی بکەوێ بۆی ئەبێ حکوومەت با بڵێن پلانێکی دوو پلاندانێ پلانی کورتخانی هەبێ بۆ ئینقازکردنی با بڵێن کێشەی کەم ئاوی ئەمڕۆ لە سنتەری پارێزگاولێک پلانێکی درێژخایانی هەبێ بۆی بتوانێت لانی کەم چارەسەری کێشەی ئاو بکات لانی کەم بۆ 15 ساڵی داهاتوو بتوانێت چارەسەری کێشەکەم دەستخۆش کاک لوقمان کاک دلێری ینی یەک خاڵیکە پێشتری کاک لوقمان ئاماژەی پێدا بۆ نمونە ینی ئێستا هەر کاتێک کە بۆ نمونە گەینە وەرزی نزیکی پاییزدا چەند ئەم ساڵ ینی لە هاوینیشا تقریبان هەندێک باران باری لە ناوچەکانی هەرێمی کوردستان و لە ئێرانی دراوسێشمان ینی وەکارەکەش ئەوە بوو کە بووە هۆی لێڵکردنی هەندێک لە سەرچاوەکانی ئاو لە هەرێمی کوردستان
باش یعنی کە کاتێ ئاوەکە لێڵە بێت یعنی ئەم پرۆژانەی ئاو کە هەیە لە هەرێمی کوردستان ئاوی پاکش بۆ ماڵان دابی نەکات یعنی چارەسەری ئەو لێڵبوونە ناکات یعنی هۆکارێکی وهای نییە کە سیستەمەکەی پێشکەوتوو بێ یا ئەگەر نییە ئێوە وەکو بۆ نمونە ئەنجومەنی پارێزگا وەکو بەڕێوەبەرایەتیەکانی ئاو ینی چ ڕێکارێکی دیکە گرنەبەر بۆ ئەمە بەڕاستی ینی پیاداچوونەوە و باشکردنی پرۆژەکانی ئاو نابێ بخێتە بەرنامەشەوە بەدڵنیاییەوە بەڵام ئەوەی لەم دوو سێ ڕۆژە ڕوویدا یعنی وابزانم بە مێژووی ئاوی هەولێر نەبووشتیوالە بەو لێژیە بەو ڕێژەیە برێن ئاو لێڵ ببێ پێم وانە هۆکارەکەشی تەنها باران بێ بە پێی هەندێ زانیاری نافەرمی پێم وایە لەو لەسەر سنوورەکان تورکیا هەندێ بەنداوی نازانم قوڕینی پێدەرێن بە ئیساب کار لەو لەسەر ئەو پرۆژانە دەکات و ڕەنگە هۆکارە ئەساسیەکە ئەمە بێت چونکە بارانبارین نسبەیەکی وان نەباریتە ئاو بەم شێوازە بەم دەرەجێ لێڵ بیت و شێواو بیت و لە توانای ئەوانە دەرچێت ئەو کەسانی کە شارەزانە لە پاکردنەوە یان لەو ئەوە جیازانەیەە بۆیە ئەمە سروشتی نییە ئەم شێلوبوونە دەکرێت کاری تێدا بکرێت لەو دیویچکە خۆتان دەزانن هەم تورکیا هەم ئێران ماوەیەکی زۆرە خەریکی دروستکردنی دەیان پرۆژەی ئاویە بەنداوەجات کە بەنداوی گابیش گەورەترین بەنداوە لەو منتیقەیە دروست دەکات ئەمانە هۆکاری ئەساسینە کە بەردەوام کار لەسەر ئەم شێوازە دەکرێت و ئاوەکە شێواوەیان شێلو بۆچکە بە هەمووی لێک دێوە لە هەرێمی کوردستان نسبەیەکی وا باران نەباریوە لە کوردستانی تورکیاش بەو شێوازە نەباریوە کە بەم ڕێژەیە زۆرە ئاو شێلو ببێەوە پێم وایە کارکردنە لە هەندێک پرۆژە لە تورکیا لە سنووری ئەو ئاوانەی کە دەڕژێتە ناوزەی گەورەوە کاریگەری ئەو کاریگەریە دروست کردێ بۆیە ئەقلانە ئەوێ ئێمە لە هەرێمی کوردستان وەکو کاک لوقمانی ژاماژەی پێدا پلانی کوردخایەن و درێژخایەنمان هەبێت بە تایبەتی لە ئێستادا کار لەسەر پلانی درێژخایەن بکەن چونکە هەم ئێران هەم تورکیا بەجددی کار لەسەر ئەم مەجاالە دەکەن و لە مەسایلی دروستکردنی بەنداوی گەورە و بچوک بۆ ئەوەی لە ئایندە کارتی ئاو وەکو کارتێکی فشار بەرامبەر بە هەرێمی کوردستان و عێراق بەکار بهێنرێت و بە تایبەتی تورکیا کە شەڕی گەورەی ئەو لەسەر ئەوێ چۆن باشە کاگێ لێر هەرێمی کوردستان ئەتوانێت پلانە هەر خۆی دایبنەیە لەگەڵ حکوومەتی بەغدا بە هاوکاری ئەوان ینی ڕۆڵی حکوومەتی بەغا چیە بێت لە بڕۆ بەڕاستی دروستکردنی هەر بەنداوێک لە سەڵحیاتی حکوومەتی عێراق هەم بە پێی دەستور هەم بەڕێوەبەرایەتی بەنداوەکانیش سیفاتی عێراقیە مەسەلەن لە سەراستی عێراق لە سەڵحیاتی هەرێمی کوردستان نیە ئەمە دەبێت بە هەماهەنگی لەگەر حکوومەتی عێراق بکرێن باسی پرۆژەی سیادی دەکەم بەنداوی گەورە دەکەم دەبێت حکوومەتی عێراق ئێستعدادی هەبێت لە پێناو خۆشیان یعنی حکوومەتی عێراق ئەگەر ئەو سەرچاوە ئاویانەی وشک بێت و وەگاماژەکان بۆ ئەوەنە حکوومەتی عێراق بەشێکی زۆری عێراق بە بیابان دەبێت شارەکانی خوار و ناوەڕاستەنانەت مەترسیەکی زۆر گەورە لەسەر بەغدای پایتەختیش دروست دەبێت کەواتە دەبێت حکوومەتی عێراق بەر لە حکوومەتی هەرێمی کوردستان خەمخۆری ئەم بوارە بێت و زەخت بکاتەوە فشارەکانی چڕ بکاتەوە بۆ ئەوەی پرۆژەی سیادی لە هەرێمی کوردستان دروست بکرێتەوە پێم وایە ئەقلانەترین شت ئێستا حکوومەتی عێراقی بیکات پێداگریە لەسەرەوەی پرۆژەی بەنداوی بێخما جێبەجێ بکرێت بۆ ئەوەی ئەو مەترسیە گەورەی لەسەر عێراق و هەرێمی کوردستان هەیە بە فترەی زەمەنی درێژ ببێتەوە نەک بە ماوەیەکی کورت ئەو پێشهاتانە بێنەدی کوردستان ڕێگر بێت شار ناکە بە تایبەتی بۆ بەنداوی بێخمەکە لێر نە بە پێی دەستور بە پێی دەستوری عراقی سەڵحیاتی حکوومەتی عراقیە ینی پێم وانە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت ئەو ڕێگریە گەورە بێت ئەگەر ئیرادە سیاسیەکە هەبێت لەلایەن حکوومەتی عراقیەوە وا تەدەخولی نێودەوڵەتیش نەبێت بەڕاستی من زۆر جار ئەم پرسە بە پرسێکی تەدەخولی ئیقلیمی دەبینم بە تایبەتی تورکیا چونکە پێی وایە ئەگەر بەنداوی بێخمە دروست بکرێت زەرەر لە تورکیادان ئەو کارتە فشارێک کە هەیەی ئەو پرۆژە زەخمانەی وەکو گابەیان هەر پرۆژێشترەکە لە ناوچەکە جێبەجێ دەکا ڕەنگە ئەو گرنگجێی نەبێت کە بەنداوی بێخمە جێبەجێ بکرێت وەکو کارتی فشار بتوانێت بەرامبەر حکوومەتی عراقی دروستی بکات بۆیە ئەرچی هەموو تاکێکی کوردە لە قۆناغی ئێستا داوای
یان فشار لە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عراقی بکات بۆەوەی ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێتەوە لە پاڵ ئەم پرۆژێش پرۆژەی تریش وەکو کاک لوقمان ئاماژە پێدا بەنداوی بچوک بچوک کە دیزاینی بۆ کرایە بۆ نمونە بەنداوی ئەوەی کە سما قولیا دروست کراوە دێ گۆمەسپان نزیکە لە ئەو ئەگەر ئەم بەنداوانە هەمووی جێبەجێ بکرێن هەم لە ڕووی کەش و هەواوە هەم لە ڕووی گەشت و گوزارەوە کاریگەری زۆری لەسەر پارێزگای هەولێر دەبێت وە کاریگەری لەسەر ئاوی ژێرزەوی ئاوی سەرزەویش دەبێت وە کاریگەری لەسەر کشت و کاڵیش دەبی بۆیە ئێمە دەبێت فشارەکانمان سەر بکەینەوە بە ئاراستەی ئەوەی چۆن ئەم کابینەیە لەسەر بنەمای چاکسازی دروست بووە دەبێت بە هەمان شێوە گرنگجی بەو سێکتەرەش بدرێت سێکتەری ئاو پێم وایە لە ئێستادا لە چاکسازیش زەرورترا ئەم پرۆژەیە جێبەجێ بکرێت ناکرێت ئێمە تەنها احتیمام بە هەندێک پرۆژە بدەن کە بەڕواڵەت و ڕووکەش جوان بێت و بەڵام زۆر باشە کاک لێرەمێ دواسەر پەیامی خۆت و پێشنیاری خۆت لەم بارەوە بۆ بەرپرسان چییە فەرموو لە ماوەیە خولەکە پێم بڵێ مەمنونە پێشنیاری ماوێ بەڕاستی من ڕاستەوخۆ ڕووی پرسیارەکەم ئاڕاستی ئەنجومەنی وەزیرانە ئەنجومەنی وەزیران بەورتر بێتە سەر خەت بۆ چارە سەرکردی ئەم کێشێت چون کاگەر ئەنجومەنی وەزیران ئیرادەکە لەوێەوە نەبیت بە پارێزگای هەولێر و بە پارێزگار و بە بەڕێوەبەراتی گشتی هەولێر ئەو کێشەیە چارەسەر ناکرێت مەترسیەکی جددی لەسەر دانیشتوانی هەرێمی کوردستان هەیە بۆ ئێستا و بۆ ئایندا دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بە ئاقلیەتێکی بەدیدێک و تێڕوانینێکی نوێوە بۆ ئەم کێشەیە هەنگاو بنێت و ئەم کێشەیە چارەسەر بکات چکەم کێشەیە پەیوەندی بە ئێستا و بەداهاتوو بە ئایندا هەرێمی کوردستان هەیە تەمەنا دەکەم وەک چۆن ئێستا هەنگاو دەنێن بە ئاراستەی چاکسازی هەنگاوەکانیان گەورەتر بکەن بە ئاراستەی چارەسەرکردنی ئەم کێشەیە بۆ ئەوەی لە ئایندا وڵاتەکەمان پارێزراو بێت لە هەر کارە ساتێکی مرۆیی. دەست خۆش کاک دلێر بەڵێ کاک لوقمان جەنابیشە دواسەرنج و پێشنیار و پەیامی خۆ دەگەربێنی سوپاس دەکەم فەرموو بەڵام بە کورتی بێگومان بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە جەخت لەسەرەوەکەینەوە ئەگەر پەرۆشی چارەسەرکردنی کێشەی ئاوی هاوڵاتیانی نەبێ پرۆژەی سەدی بێخمە تەواو بکرێ ئەگەر لە قەبارە ئەساسەکەشی نەبێت کە نسبەکەی دابەزێنرێ بۆ بە شێوەیە بچووکتر بکرێتەوە بەڵام گرنگە جێبەجێ بکرێ هاوزەمان لەگەڵەوە بایەق بۆ بدرێتەوە پرۆژەی سەدی بچووک لە ناوچەکانی کوردستان دروست بکرێ من و کاک دلێر خەڵکی باڵەکایەتین کە سەرچاوی هەڵقوڵانی ئاوی سازگاری ناوخۆی هەرێمی کوردستانە لە بناری هەڵگورد لە حەساری سەکران لە بناری قەندیل لە دۆڵی ڕۆست و بناری کارۆخ کەچی تاکە سەدێکی بچووک لەم ناوچەیە دروست نەکراوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەتوانی بە کولفەیەکی زۆر کەم سەدی بچووک دروستکرا ئەمە بۆ گەشت و گوزار بۆ کشت و کاڵ بۆ ئاودێری بۆ گۆڕانی کەش و گۆڕانکاری لە کەش و هەوا بۆ سامانی ماسی بۆ کارەبا بۆ کۆمەڵێک شت ئەتوانێت سوودی هێزگار زۆری لێ بۆ دۆزینەوەی هەلی کار و فرسەتی کار بەڵام بەداخەوە هەنگاوی جددی نەندراوە ئومێدەوارین کە حکوومەت لەم بوارەدا هەنگاوی جددی باوێت چونکە مەسەلەی ئاو گرفتەکانی ئاو گرفتی جددین و ئەبێت چارەسەری جددیشان هەنگاوی جددیشان بۆ بندرێ بامانجی چارەسەرکردن. زۆر سپاس بۆ وەرێک لە میوانە بەڕێزەکانم کاک لوقمان وەردی سەرۆکی لێژنەی شارەوانەکانی پەرلەمانی کوردستان کە لە ڕێگەی سکایپۆ لە چۆمان لەگەڵمان بووی سپاس بۆ کاک دێرحسێن ئەندامی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لە سەودەکانمان لە شاری هەولێر میوانە بوو بەڵێ بینەرانی بەڕێز دەڵقێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ